سڵاتان لێبێت و بەیانیتان باش، ڕۆژتان باش، بینەران و بیسەرانی ڕۆژ باش. پێش هەموو شتێک داوای لێبوردنتان لێکەین چەند خولەکێک دواکەوتین لە پێشکەشکردنی بە پرۆگرامەکەمان. بەڵام تاو شوێنێکە پێمان بکرێت هەوڵی ئەوەدەین بابەتەکان بە چڕ و پڕی بخینە بەر دیدی ئێوەی خۆشەویست. ئەمڕۆ تەوەرێکی سەرەکی کە بەرنامەکەمان لی پێک دێت ئەوەیەکە کۆنفرانسێکی تایبەت با توێژینەوەی زانستی هی قوتابیانی زانکۆی جیهان هەیە بۆی کە بزانین ئەم کۆنفرانسە بۆچی ڕێکخراوە میوانی تایبەتمانە بێت و تەواوی تر بەرنامەکە دەست پێ دەکەین و ئەو بابەتانی کەوتان ئامادە کردووە لەمە پێک دێت. بەڵێ لە یەکەمین بابەت دەست پێەکەم کە حەوت خانم لە کوردستانە کە دوکانێکی دوورمانیان کردوتەوە ڕۆژانە کاری تێدا دەکەن و بەدەر لەوەی کە سەرچاوی داهاتێک بێ بۆ خۆیان ئەوە مامۆستایەکیش کە سەرپەرشتیاری دوکانەکە دەکات ڕۆژانە هەر لەوێ دوورمان و دیزایانی نوێ بۆ فێرخوازان دەرس دەداتەوە و وانەیان پێڵێتەوە. ئەو دەڵێت تا خانمی زیاتر خوازیاری فێربوونی دوورمان ببن و فێری کاری تایبەتی خۆیان ببن بۆیان کار دەکات. دوکانێکی بچووکی درومانە و ڕۆژانە چەند خانمێک کاری تێدا دەکەن. جگەلەوەی چەند خانمێک کاری درومان دەکەن بە بەردەوامی هەوڵ دەدەن خانمانی دیکەش فێری کاری درومانکەن تا داهاتێکی سربەخۆی خۆیان هەبێت. ئەوانەی کە لێرەن زانکۆمان تەواو کردو دامەزراین پێمان باش بوو خۆمان بۆ خۆمان کارێک بکەین پیشەی درومانیمان هەڵبژار بە حکمەوەی کە خۆمان ئارەزومەندی پیشەکەین و شارەزایشمان لە بوارەکە هەیە. دوکانێکمان دانا و مەکینەمان تادانا و دەستمان بە درومان کرد. بەڵام دواتر سەرێکین خواست لە سەری زۆرە خەڵکانێک دێنە لامان ئەڵەن لازمە دەورەی خەیاتیمان بۆ بکەنەوە ئێمەش حەزەکەین فێربینە حەزەکەین بین لە لاتان کار بکەین. ئێمەش ئەو دەرفەتەمان ڕەخساندۆ لێرەش دەورەمان کردێتەوە بۆ بەشداربووان و خانمان لێرە فێری درومانە بن. شەهێن خاوەنی دوکانەکەیە لەگەڵ ئەوەی کاری درومان دەکات بە بەردەوامیش دیزاین و شێوازی نوێی بڕین و دوورین فێری فێرخوازەکان دەکات. ئەرزمەندان ینی بەپێی خواستی خۆیان بەشداری خولەکەیان کردو ئێمە بە حکمەوەی کە شوێنەکەمان بچووکە ناتوانین لە 4 بەشدار بوو بۆ 5 بەشدار بوو زیاتر وەرگین. ئەمە دووەم دەستپێکی خولەکەمان یعنی قۆناغیەکەممان تەواو بوو. دووەم خول لەسەر خواستی خانمان کە خواست لە لامان بوو ئەمە دووەم خولمانە و 5 بەشدار بوو تیا بەشداری ئەەکەن وە کاتەکەشی لە بەرەوەی جەو گەرمە لە ئێستاە پێیان باش بوو لە شەو بێ خولەکەمان بە شەو بەردەوامی هەیە. سواز بۆخوا خولیەکەمان بە سەرکەوتوی تاڵبوون هەیان بۆیانت ئێمە مەقەستمان نەزانانی و بگرین بە دەستمانەوە ئێستا بۆ خۆیان لە ماڵەوە درومان. ئەم خانمانە خوێندنیان تەواو کردووە بەڵام چاوەڕوانی دامەزراندن لە بوارەکەی خۆیان نەبوون. خولیان بۆ کاری درومان هەیە و مامۆستاکەشیان دەڵێت هەر خاتونێ لەو بوارەی خولیای هەیە دەتوانێت سەرکەوتوو بێ و کاری سربەخۆی خۆی بکات. گرنگە خانمان خاوەنی پیشەی خۆیان بن خاوەنی دەستڕەنگینی خۆیان بن مەرج نییە هەر خەیاتی بێ خانمی وامانەیە ئەتوانێت خواردەمەنی دروستکە هەمان ئەتوانێت شیرینی دروستکە هەیە ئەتوانێت وەرشەی تەواو کردووە لە بەشی میکانیکی تەواو کردو دوکانێکی کۆمپیوتەر مۆبایل ینی هەر کارێک بکە خۆی خواستی لەسرە ئەتوانێت بەڵام گرنگەوەی خاوەنی پیشەیەک و خاوەنی داهاتێکی خۆی بێ گرنگەوەیە کە بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێ بە زمانی کوتیبەتی خۆمان گرنگەوەیە کە نەڵێت من هەر چاوەڕێ بم دابمەزرێم هەر چاوەڕێ بم بەوەی کە ئەگەر دەرچوون خوێندنەکەم شەهادەکەم دام نەمەزرێنە لە جێیەکە و بۆستێت و نتوانێت هەنگاو بنێ بۆ پێشەوە نەخێرتوانای ئافرەتان بە تایبەتی ئافرەتی کوردیەمە و بە تایبەتی هەڵەبجەش زۆر لەوە زۆرترەکە ینی هەر پەنجەیەکی میهنەیەکی تایە کە بتوانێت داهاتی سەربەخۆی خۆی پیا بکە. حەوت خاتون پێکەوە لەم دوکانە ڕۆژانە کاری درومان دەکەن. لەگەڵ ئەوەش خوێندنیان تەواو کردووە جگە کاری درومان خولی فێربوونیش بۆ خانمانی دیکە دەکەنەوە تاوەکو ببنە خاوەن ئابووری سربەخۆی خۆیان. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. کوردستان بە هەمە چەشنبوونی ئەو هونەرانە بەناوبانگەکتر هەل لە هونەری میوزیکەوە بێت یاخود هونەرەکانی دیکە بێت هونەری وێنەکێشان بێت فستیڤاڵی تەمور و میوزیکی کوردیش لە ئیلام بەڕێوە ئەچێت ئەمیش تایبەتمەندێکی دیکەی شارە کوردستانەکانە. مانگی داهاتوو پێنجەمین فستیڤاڵی تەمور و ئاوازە
کۆنەکانی میوزیکی کوردی لە پارێزگای ئیلام بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا بە ئۆنلاین بەڕێوە دەچێت. ئەم فستیڤاڵە لە دوو بەش پێکاتەوە، ئەوانیش بەشی میوزیکی کۆن و کلاسیک و مەقام وترە. ئامانج لە فستیڤاڵەکەش دەرخستنی توانای گەنجان و گرنگیدانە بە ئاواز و گۆرانی کوردی. یشێکی چاکیان کردو ئەگە بەڵێ زیاتر لەوە چاوەڕوانتان ناکەم دێمە سەر تەوەری بەرنامەکە بێگومان پێشەوەی کە بێمە لای ئێوە من لەگەڵ میوانەکەمە کەمێک گفتوگۆمە کرد کە ئەمڕۆ کۆنفرانسێکە تایبەت بە تۆژینەوەی دەرچوونی قوتابیان لە زانکۆی جیهان لە هەولێر ئەم کۆنفرانسە بەڕێوە دەچێت و بابزانین ئامانج لە کۆنفرانسەکە چییە بۆیە میوانمان دکتۆر نەوزاد باجگر ئەمینداری گشتی زانکۆی جیهان لێرە یاخۆ بەخێر هاتی دکتۆر باش بەیانیتان زۆر باش بژی سپاسەکە دکتۆر دیارە کاڵی بەیانیتان زۆر باش زۆر بە چەنەڵەت ئامادەیەکی تەواو هەستاوی وەڵای ئامادە نییە تەبان ئەمە سبەینان زوو هەڵدەستین ژیان زوو دەست پێ بکەی خۆشترە جوانترە سوپاسان دەکەم ئەنگۆ ئەکتڤن لەو سبێنەوە هەموو شەکتان ئامادە کردووە خوا مۆفەقتان بکاتن هێوەدارم بتوانین هەمومان پێکەوە خزمەتی ئەو وڵاتی بکەین مرۆڤی ئەو وڵاتی پێ بگەینین جا دکتۆر کەسێکی ئەکتیڤی وەکو جەنابیشت بێگومان کار ئەکتیڤ وەڵا هێشتا مایتم ئەکتیڤ نیمە زۆر باشی وەڵا دکتۆرەوە ئەمن بەڕازی نیمە لە خۆم هێشتا دەتوانم زیاتر بکەم هێشتا زۆر باشە ئێمەش چاوەڕوانی زیاتر لەکەی باشە دکتۆر بابزانین ئەم کۆنفرانسە ئامانج لێی چییە و چۆن بووکە ئەم کۆنفرانسەتان ڕێخست کۆنفرانسی چارەمینی فستیڤالی توێژینەوە هەموو دەرچوانی زانکۆکان لە هەموو دنیا توێژینەوەیان هەیە لۆ دەرچوونی توێژینەوەی حتا چەند ساڵانی لەوەی بەر لە لۆکەڵ دەبوو لە قسم دەبوو لە زانکۆیەکان دەبوو بەڵام ئێستا ئەمە لە زانکۆی جیهان کردمانە ئامادەکاریەکی باشتر جوانتر کە کۆنفرانسیشی دروستکەین ئێمە ئێستا ئەو ساڵە چارەمین کۆنفرانس هەڵدەبەستین لە 7 کولیە 334 تیمی ڕسێرچ هەیە تیمی لێکۆڵینەوە تیمی بەحث توێژینەوە لەوانە 52یان لە کۆنفرانسەکە نەشر دەبیتنی ئەلان دەبیتن ئێمە بەڕاستی توێژینەوە دکتۆر ببوورەواتە ئەمە بەست لە چوارچەوەی زانکۆی جیهانە نییە؟ لە هەموو دنیاە لە هەموو دنیاە دەرچوان ئەم کۆنفرانسی کە ئێستا ڕێک ئەخرێت و ئەم ماوەی ڕێگەخرێت زانکۆکانی دیکەش لەگەڵتان بەشدارن؟ نا زانکۆی ئیز بتەنێت تەخەڕوجی زانکۆی قوتابەکان زانکۆی جیهانن بەڵام ئەوان کو دەڵێ ئیندیڤیدوەڵ تاکە دەکەن یان گروپ دەکەن ئەمە هەمومان ئەو توێژینەوەنە کە دەکرێت کە 334 مەبەستم لە لقەکانی دیکەشە مەبەستم لە لقەکانی هەموو زانکۆیە هەموو زانکۆ باشە دەرسەکانی هەموو زانکۆ جا ئەمەشتان لێتی ئێوەکو پێشبڕکێ ناوتان هێنا مەبەستان چیە لە پێشبڕکێ؟ طبعاً ئەگەر ئەتوو باش هەیە باشتریش هەیە باشش هەیە باشە مامناوەندیش هەیە ئەوانی دەبی لە سەرەوە دەست پێ بکەن لە 50 زیاتر حتا 100یش پێشبڕکە دەبی بکردن ئەوی توێژینەوەی باش خەڵاتی دەبیتن ئەو گروپەی کە توێژینەوە دەکەن چاکتر دەبیتن پێشبڕکێ و مکافەکردنی ئەو قوتابیانەی ئەو مامۆستانەی کە توێژینەوە دەکەن پێویستە لە سەرمان ئێستا ئەمە زانکۆی جیهان ساڵانی 2021 320 ملیۆن دینار بەس مکافەمەندایتە مامۆستایەکان ساڵانی 1920 180 ملیۆن دینارماندایتە مامۆستای ئەوە بەس مکافەئە بێزگەلەوەی کولفەی توێژنەوەکان ئەوانش لە باشترین سکۆپەس دەرچووە لە باشترین مجەلاتی عالەمی نەشر کراینە باشترین دەرزای وەرگرتە
ئێمەش کە زانکۆی جیهان لە توێژنەوەی لە نوری پار ئەمە لە سەر زانکۆی ئەهلیەکان یەکەم دەرچوون چونکە توێژنەوەم بە قیمەت بوو بڕوامان وایە ژیان بە توێژنەوە دروست دەبێتن چونکە توێژنەوە نەبی ئەتوشی تازە نبینیەوە توێژنەوە یعنی دۆزینەوە چه حلول لۆ ئیشەکان ئەمە ئێستا بڕوامان وایە توێژنەوە بەتەنێ لە زانکۆکان نابی دەبی لە دام و دەستگای حکوومەکان بەتەنێ نابی دەبی ملەتیش توێژنەوە بکاتن دەبی دام و دەستگای توێژنەوە دروست بکرێتن لە ناو ملت لۆ دیتنەوەی دۆزینەوەی پێویستەکان چۆن بەڕێوەی دەبی چۆن حەلی دەکەیت چۆن پێویستەکان ئامادە دەکەیت بەو جۆرە ئەمە دەتوانین پێشکەوین ئەمە هەموو شتێکی بهێڵین لەسەر حکوومەت یان لەسەر زانکۆیەکان ئەوە دەبیتن واجبی وانە بەڵام واجب وانیشە کەرتی تایبەتیش داخلی بیتن شەریکاتی بەحوث دروست بکرێتن شەریکاتی مؤسساتی غێر ڕبحی دروست بکرێتن کە ئامانجە ئەوە بی توێژنەوە بکاتن لۆ دۆزینەوەی کارەسات و لۆ دۆزینەوەی چاککردنەوەی ژیانەکەمە باشە دکتۆر لەسەر چ بنەمایەک ئێوە ئەو توێژینەوانە هەڵەبژێرن بە یەکەم و دوو هەموو ئیتر چۆنەڵ لە پێش بڕکێکە لە پێش بڕکەکە یەکەمین پرایۆرەتی کە یەکەم دۆزینەوەیە دووەمین چەند خزمەتی زانین و زانست دەکاتن چەند دەتوانین تەطبیقی بکەین پێش بڕکەکان لەسەر ئەوەی دەبیتن یەکەم ئیشە کرایە یان نەکرایە وەچیوی زۆرە چ تازە کارەیەکی کردی ئەو توێژنەوە یان نە ئەمن توێژنەوە هەزاران توێژنەوە دەکرێتن کۆپیە لە ئەوان دیکە لەگەر هەندێک بەڵام دەبی کو دەڵێ ڕەسەناتی لە توێژنەوەی زۆر زەروریە ڕەسەناتی نەک بەتەنە ڕەسەناتی علمی ڕەسەناتی لەگەر بگونجێ لە خزمەتکردنی وڵات و لە خزمەتکردنی زانین و زانست لە خزمەتکردنی کو دەڵێ هاو ئەپلای دس ریسێرچ کو دروستی دەکەی ئەو ریسێرچ کو دەکەی ئیش کو دەکەی کار باشە زانکۆی جیهان چۆن کاری بەو شتە کردووە ئەمە کارمان بۆی کردووە ئەمە زۆر ئیشمان هەیە زۆر توێژنەوەمان هەیە دروستمان کردی بە تایبەتی بۆ کۆمەڵگامێ بزانم لۆ کۆمەلگا مەسەن ئەمە پێویستمان چ بوو بڵێن ئەمە پێویستمان لە بڵێ معماری پێویستمان تەقلیدیە عیمارەکانمان هەموو تەقلیدیە لە زانکۆی گیان لە معماری تازەکان لە دنیای چنە ئەمە ئەو تازانە یەکێک لە ئەوروپا یان یەکێک لە ئەفریقا ممکنە ناگونجێ لەگەر کوردستان دەبی ئەمە تایبەتمەندی خۆمان هەبیتن بەو شێوازەی توانیتمان چەند پرۆژێکی گەورە دروست بکرێتن و حازرشە لە ئامادەکردن جێبەجێکردن تازە هیچکێک لەو پرۆژانەی کە لە 4 ساڵی ڕابردوو کە کۆنفرانسان کردو یەکەمی هێناوە هیچیان چۆنێتە بواری جێبەجێکردن و کاریان پێکراوە نەک بەس ئەوە لەسەر زانست و لەسەر ئەلمی لەسەر کۆمەلگاش لەسەر کۆمەڵایەتیش ئێمە لەو وەزعانەی کە دائیمەن دەڵێم ئەتۆ بەحث بکەیت لەسەر ڕەفی دابنەی فایدەی چییە ئەتوو دەبی بهینێ لۆ خزمەتکردنی کۆمەلگا لۆ خزمەتکردنی زانست لۆ خزمەتکردنی کار توێژنەوە لەوەیە مەسەل لە هەموو دنیای شەریکات هەیە ئەو توێژنەوەی وەردەگریتن دەیکاتە هەلی دێ کو ئەتوو قسەچی دەکەی سیناریۆکە ئیخراج دەکەی توێژنەوەش عینەن شتە دەبێت تو توێژنەوەکەی بکەی بابەتەکەی دروست بکەی مەسەن ڤاکسینی کۆرۆنا کۆڤید 19 ئەمە دنیا ئەگەر توێژنەوە نەبایە بە 9 مانجی بە 12 مانجی ئەمە نەمان دەتوانێت ڤاکسینی دروست بکەین چونکە ئەوە پرۆسەکی گەورەیە لە هەموو دنیاە بە ساڵان دەخایەنیتن بەڵام کە کۆنسنترێشیان کرد کە ئامانزیان بۆ ئەوەی دروست بکەن هەموو تیمەکان بوونە یەک هەموو تیمەکان یەکدری پێکەوە کۆلابرێشنیان کرد پێکەوە ئیشیان کرد ئەوختی توانی ئینتاجێکی زۆر جوان بەدەستبینن دکتۆر ئەو توێژینەوانەی کە دەکرێت ماکسیمام کاتەکەی چەندێک کە چەندێک کاتیان لە بەردەمایە بۆ توێژینەوەکردن بە جۆرەی توێژنەوە دەمێت توێژنەوە هەیە ساڵانی پێدەچیتن توێژنەوە هەیە مەسەرەن مانجی پێدەچیتن ئەو دەمێنێتە سەر ئەو بابەتێک لە کاتی براوبوون ئەوە تەقیم نییە بۆیان تەقیم نییە علاقەتی بە کات نییە ئەتوو مەسەرەن ئەمە توێژنەکەمان هەبوو لەگەر قوتابیانی زانکۆی گیان و یەکێتە قوتابیان سنتەری توێژنەی قوتابیانمان دروست کرد لە زانکۆی قوتابەکان خۆیان توێژنەکە هاتنەکەن گوتم
گەنجینە ئەمە ئەوەندە خەریزی زانکۆمان هەیە ئەو خەریزانە سەتا چەندیان لە زانکۆی کە دایانەوێ بخینن لەوێن دەوەرگیرایرم پاشەوەی 4 ساڵ دەخینی سەتا چەندیان لەو جەماعەتەی کە تەخەڕوجیان کردێت لەو کارە ئیشیان کردێ کە خیندیتیان دەبی ئەوانە تەقیم بکرێتن ئەمە ئێستا لە کارین تقریبەنەوە 6 مانگە دەستمان پێکردە بە دەیان هەزار یان بە سەتان هەزار دەبی خەریزی زانکۆیەکان لێیان بپرسین براینە ئەنگۆ تەخەڕوجت کرد لە ئیدارەی لە ئیدارەی شت کرد بوویە مهندس لە هەندەسە ئیشت کرد یعنی ئەوە زەرلش زۆر گەورەیە ئەمە 4 ساڵ هەندەسەی دەخینی دوای مهندساتی ناکە لۆ چونکو هەلی کاری بەدەست ناکەوی چی دیکە دەکاتن بە بۆچوونیەوە ئەو توژنەکان ئەو ڕەوەندەی خۆی وەرگرتووە کە ئەبایوەری گرێ لە ناو کۆمەڵگا لە هەموو دنیا وەرینەگرتیە لە هەموو دنیا وەرینەگرتە چونکو توێژینەوە ئافاقەی زۆر گەورەیە ئەتوو ئەوی پێویستە وەردەگری دەکەی دوایە ئافاقی لۆ چاکردنی دروستکردنی توێژنەوەکان لۆ بەکارهێنانی توێژنەوەکان ئیمکانەتی زۆر گەورەی دەوێتن ئیمکانێتی دەوێت لە بینی کەرتی تایبەت و کەرتی حکومی و زانکۆیەکان دەبی ڕەسەنایەتێک دەبی هاوکارێک هەبیتن پێکەوە ئەو توێژنەوەی کە دەکرێتن ببیتە بابەتێکی کارکردن ببیتە بابەتێکی دروستکردن ئەو وەختی ئەمە دەتوانین بڵێن توێژنەکەمان ئامانجی خۆی بەکارهێنا دوای توێژنەیە لەسەر دەکرێت توێژنەیە تەطویری توێژنەوەکە دەکرێتن مەسەڵەن ئەمە تەلەڤیزیۆن بە چ دەرچوو تەلەڤیزیۆن بە توێژنەوە دەرچوو بە یەک پلە ناڕۆن یەکێکی دروست دەکەن تەطویری پێ دەکەن توێژنەوەی باشتر دەکرێت تەطویر بکرێتن یەوەش ئاستی خۆی گەورەتر دەکاتن بەو شێوازەیە دەبیتن ئەمن داوا دەکەم لە مامۆستایانی زانکۆی لە هەموو کەسان ئەو توێژنەیە بکەن کە محاولە بکەن تەطبیقی بکەن بەکاری بینن بدۆزنەوە ئەو کەسانێک کە لۆیان هاریکار دەبی لۆیان دروست بکاتن خۆیان دەبی توێژنەوەی بکەن و خۆیان توێژنەوەکەی محاولە بکەن دروست بکەن نەک بەتەنە بدەنە زانکۆی تەرقەی وەرگرن و خەڵاس کاری لەسەر بکرێن دکتۆر بێگومان زانکۆکان بۆ ئەوەیە کە کۆمەڵگە پێش ئەخات پێشکەوتن بە سیمای ئەو وڵات و ئەو شارە دەرئەخات زیاتر و زیاتر و ئەبێتە پردێکیش لە نێوان وڵاتانی دیکە ئەمێ بزانم زانکۆکەی ئێوە لەگەڵ زانکۆکانی دیکەی جیهان چی کردووە چۆن کۆنتاکتان بەیەکەوە هەیە ئەمە یەکەم کاتی توێژینەوەکانیش بەێ ئەمە توێژنەوەی کودەلەی مشارەکەمان هەیە لەگەر زانکۆکانی دنیاە لە ساڵی 2010 ئەمن خۆم چوومە زانکۆی گرنیچ لە بەریتانی لەگەڵیان پرۆسەکمان دروست کرد چۆن ئەمە دەتوانین ئیسپاتکن ئەو جینۆسایدێک کە لە کوردستان کرایە ئەمە بکەینە چێکی علمی توراسی بکەینە کودەلەی بەڵگەنامەیەک پیشان بدەن ئەمە ئەو شتامان لێکرایە ئێمە ئێستا ئاخر لەگەر جامیعەی وارشۆ ئێستا دنیا باوێ ئەوەی نیوتریشن خۆراک سێفتی سیکوریتی خۆراک و دەرمان یەک لە گرنگترین شتە لە دنیاە وڵاتی ئەمریکای بە ملیارە دۆلار لەسەر ئەوەی تەرخان دەکاتن سێفتی سیکوریتی خۆراک و دەرمان لۆ ملەتی خۆی لۆ مرۆڤاتی هەمووش ئەمە دەتوانین بەو شتانە ئەلەقەل لاساییان بکەین ئەلەقەل ئیشی پێ بکەین ئێمە لە چتی بەسیتەوە دەست پێ بکەین شە بەسیتەکان گەورە دەبێت هەموو شتێک لە بەساتە دەست پێ دەکاتن دوای چیت لەسەر دروست دەکرێت گەورەتر دەبی گەورەتر دەبیت دکتۆر بەڕای ئێوە زانکۆکانی کوردستان تا چەند توانیانە هەنگاو هەڵبێنن بۆ ئەمانەی کە باسیەکەی کە لە وڵاتانی دیکە بەو شێوەیە کار بۆ سەیفتی بوونی هەوڵاتیانیانەکەن چ لە ڕووی خۆراکە بێت لە ڕووی دەرمانەوە بێت لە کوردستان چۆن بووە زانکۆکان چیان کردۆ بۆمە ئەمن زانکۆیەکان یەک لە مؤسسەکانی باش دەبینم لە کوردستان بەڵام زانکۆکان حتا ئێستاش ئەگەر حکومی بە ئەهلی بیتن ئازاد نین ئازاد نین لە دوو شێوەز ئازاد نینە لە توێژنەوەیان توێژنەوەی علمی دەکەن توێژینەوەیان دروستکردنی توێژینەوەیان سێیەمینیش ئیمکانیەتی مادی یان نییە ئیمکانیەتی مادی شەرت نە ئیلا حکوومەت بکات ئەمن دائیمەن پێیان دەڵێم
سپۆنسەر بینەوە لە خۆتن ئەتو شتێکی دەکەی قازانج دەکەی ئەوش قازانج دەکاتن حلولی دیکە بینەوە بەس ئەوەندە ئەمە اعتماد لەسەر حکوومەتی بکەن بۆ جەم لۆ بنێر ئەوەی بکەم بودجەکەی دەنێ دەیکاتن بودجەی دیکەی دەوێت لۆ ئەو دروستکردنی بودجەی دیکەی دەوێت لۆ جوانکردنی بودجەکەی دیکەی دەوێت پارە پێدانی ئەخر ئەوە ناڕواتن ئەوە وەختی دەڕواتن کە ئەتوو گاپەکەت بوو داخی شتەکە بە کەلچ نامێنێتن فئیدەن ئەمن دەمەوێتن لە هەموو زانکۆیەکان توێژنەوە ڕەسەنایەتیە لەو زانکۆی توێژنەوە معیاری زانکۆیە لە دنیاە توێژنەوە بە تەنێ ئێستا نییە ئێستا شتەکەی پێدەرن پەتنت یعنی محافظة الملكية الفكرية أما زۆر شتە هەیە ملکیە فکریمان ناتوان تەسبیتی بکەین ناتوان ئەوە بکەینە مۆدلێک یعنی بکەینە پەتنتێک یعنی ئەمە وەرگرین ئەوەم ئەمن پەتنتم کردیە ئەمن دروستم کردیە بە ناوی منە زانکۆ لە دنیاە بەو قیاسەی دەکرێت چەند پەتنتی هەیە بەتەنە توێژنەوە نا توێژنەوەکە بوویتە شتێکی ئەساسی تەسبیت کرایە بناغەکەیەتی تا چەند ئەو پەری پێدراوە چەندی کاری لێکراوە فإذن ئەمە زانکۆ چار مەرحەلەی هەیە مەرحەلەی تیچینگ ینی فێرکردن مەرحەلەی لێرنینگ مەرحەلەی ریسێرچ پەتنت ئەو زانکۆیانەی چەند بەڕای اختراعیان هەیە ئەوەندە قیمەتیان هەیە ئێستا بەتەنێ بە توێژنەوە نییە دکتۆر باسی ئەوەش بکەین کە پێم وابێ لە ناو قسەکان تا حەزت بە شتێک نەکرد کە ئاماژت پێکرد کە هەیە ئەویش کۆپیکردنی توێژینەوەیەکە کە مەسەڵەن کاری لەسەرەکەن کەسێکی تر کردوێتی دێتەوە تۆزە گۆڕانکاری تێکا و بۆ ئێوەی دانێت ئەویت بەڵێ بەڵێ ئەوە بزانم ئەوە چەنێک کاریگەری هەبووە لە ناو زانکۆکان چەندێک خەڵک بەو شێوەیە کارەکات چیتان کردووە من غشنا ليس منا ئەگەر توێژنەوەش کۆپی بکە ئەوە چی غەشێ وەچی قۆپیەیە چۆن ئێوە ڕێگریەکە لەم کۆنفرانسا بەڵێمونە سیستەمی زۆر سیستەمی ئەلکترۆنی هەیە ئێستا ئەو توێژنەوەی کە دروست دەکرێتن ئیعلان دەکرێتن معتەبەر لە جۆرنالی ئیمپاکت فاکتەرەکان لە جۆرنالی سکۆپەس لە جۆرنالی IOE ئەوانە کە دروست دەکرێتن لەوانە هەموو نەشر دەکرێت ئەتو دەتوانی بە کلیکێک ئەو توێژنەوەی کە کرایە بنێریە لێوێندە تەچیکت لێو دەکەن حتا ئەگەر یەک جملەی لەوی وەرگرتبی نەیگۆتیبی ڕفرەنسی نەکردبی ئەمن ئەو جملەیەم لە فیلان توێژنەوە وەرگرتیە لە فیلان مەزدەر وەرگرتیە بە فێکی دادنێ ئەمە ساڵانە بە دەیان بە سەتان توێژنەوەی مامۆستایان توێژنەوەی قوتابیان بە فێک خەلم دەدەین ساقیت دەبیتن فێڵ دەبی واتە ئێوە لە زانکۆکتان کارتان بۆ ئەوە کردووە تەبان هەموو زانکۆ کاری پێ دەکاتن هەموو زانکۆ ئەوی کاری پێ دەکاتن چونکو ئێستا ئاسانکاری لۆ کرایە دوای ئێستا ئەتو هەر توێژنەوەک دەنێریە مقیمی خارجی مقیمی لە دەوڵاتان کە وڵاتان ئەوانە ئیشیان ئەوەیە هەموو ئەو سیستەما هەیە دەتوانیتن بە تەواوەتی فێکەکان وەگری ئەمن لێرەش هەندێک شتەیە بابەت هەیە دەمێتن ئاسانکاری بکەم ئەو کەسانەیە بە توێژنەوەی بە فێک یان بە توێژنەوەی کۆپی دەیانەوێت خۆیان پەرە پێ بدەن ئەوانە ڕاستە بن ساقتن چونکو ڕۆژێک دەبی ئیلە بەبەر دەکەویتن ئیلە دیار دەبیتن کە دیارش بوو ئەو شتەی هەموو قیمەتی علمیەکەی دێتە خوارێ ئینسان توێژنەوەی کە دەکات لە خۆی قیمەتەکەی داتە خۆی بە عقلی خۆی توێژنەوەکەی دەکاتن ئەگەر ئەتۆ ئامانجیان ئەرجی کەسی دیکە وەرگرت خۆ پێت کرد بەناوی خۆت نووسیت ئەوە بووە دەبی بەڵام کودەلی عیلاجشی چارەسەریشەکرێت بێگومان بە کەسانی وەکو ئێوە لە ناو زانکۆکانە ئەمە ئەسڵەن هەر بنبڕی شەکرێت نەک چارەسەر بکرێت وەڵڵای لە دنیاش بنبڕ نییە یعنی جار بەجار تێدەپەڕیتن بەڵام ئێستا وەچی جاران نییە ئێستا سیستەمی ئەلکترۆنی کودەلی تێستینگ چێکینگ ئیمپروڤینگ ئەوانە ینی مەراحلە ئەوانە هەمووی دەبینی حتا ئەگەر جملەی بەسیط نەیگۆتی بێ ئەمن لە فیلان زێم وەرگرتیا خەتە چۆری لە بندا دەنێت دکتۆر کەمێ لە باسی کۆنفرانسەکە دێمە دەرەوە ئەوەی کا لەگەڵ جەنابەت چاوپێکەوتم کا بێگومان حەز ئەکات کە لە ڕووی ژیانی تایبەتی خۆشتەوە زیاتر ببیستێت
و شاراوە نییە ژیانی تایبەتی وەکو شعر و نووسینەکانی تۆ و زۆر خولیای ئەوەیت. ئەمە بزانم لە کاتی کەرنتینوانە شتی تازت هەبووە، نووسینی تازت هەبووە، بەرهەمی تازت هەبووە، ئێستا چیت لە بەردەستە؟ شعر چیت لە بەردەستە؟ من لەو ئەخیرەی کتابی مامۆستا دەرچوو 6 بەرگە، ینی مامۆستا دەبی چۆن بی بە فکری من دائما دەڵێم مامۆستا هەممام هەم وەستا، هەممام هەم وەستا، مام مەبەستەوە مامەکی گەورەیە بە قیمەتە ئەتوی ڕێژی احترامی دەگری، ممچینە هەندێک ئەسراری خۆت بە مامن دەلێ بە بابەت ناڵێی و هەمش وەستایە، وەستاتە فێرت دەکاتن. فمامۆستا دەبی ئەو دوو شتەی تێدا بی، فەکتەری مامی تێدا بیتن، فەکتەری وەستاشی تێدا بیتن. فئەو کتابە 6 جلدە بە شێوازی شعرە، بە شێوازی هەستە، بە شێوازی قسەیە نووسیتم مامۆستا چبی. ئەمن مامۆستای کو دەبینم دەبی چبی بەڕاستی مامۆستا وڵات دروستکەرە، مامۆستا ئایندە و ڕابردوومانە. هەر بێگومان وتەیەکی شەیەڵێ هەڵەی ئەندازیار ئەکەوێتە خوارەوە بینایە، هەڵەی پزیشکێک ئەکەوێتە ژێر خۆڵ و کەسێک گیان لە دەسەدا و هەڵەی مامۆستایەک بەسەر ئەرزا بڵاو ئەبێتەوە ترەگەر زانیاریکی هەڵە بڵێت. ئەمێ بزانم لە ڕووی شعرەوە چیت ئامادەیە، چیت ئێستا هەیە بۆ ئێمە؟ بێگومانەوەی بینەرمانە حەز ئەکات. ئەمن بەڕاستی دەلێ مامۆستا حتا مایە قوتابیە، مامۆستا حتا ماوە قوتابیە. ئەمە قوتابیە بچی بڵێن؟ ئەگەر لە قوتابەتی دەرچوو مامۆستا نامینێ، یعنی چونکو مامۆستا دەبی دەوام خۆی بکاتە وەستا وەستایەتی وەستا بەسەر کەویتن. ئەگەر ڕاوەستا قوتابی دائما وەردەگری، تەڵەبە دەکات. فمامۆستا دەبی حیاتی خۆی لۆزانین و زانست و خزمەتگوزاری خزمەتکردنی وڵات دروست بکاتن. و لەسەر ئەوەش ئەمن داوا دەکەم لە هەموو دام و دەستگایەکانی حکومی و غێر حکومی مامۆستا بکەنە هەممام هەم بکەنە وەستا، هەمیش ئەوهای لێ بکەین ژیانێکی معتەبەری هەبی، ژیانێکی تێر و تەسەلی هەبی. ئەوە زۆر زۆر پێویستە لۆ مامۆستای. ئەگەر مامۆستا نەتوانی خۆی بەڕێوە باتن، کاری خۆی وەختی خۆی بەشێکی دیکە دەباتن، حتا ماڵ و منداڵی خۆی بەخێو. من ئێستا باسی مامۆستات کرد، من هۆنراوەیەکی فارسی هەیە بۆ جەناب و بۆ بینەرانیشی ئەڵێم دوای ئەوە چاوەڕێیتەوەکەم کە شتێکمان پێ بڵاڵێ خشت ئەڤەل ڕاگەر نەهات ئۆستاد کەچ تا سۆرەیا میراڤەت دیوار کەچ. خشتی یەکەمی گەر مامۆستا بەلاری دانا تا سوورەیە تا سەری سەرەوە دیوارەکە هەر بەلاری ئەڕوات بە خواریات. ئەوە من هۆنراوەیەکەم و جا چاوەڕێی بزانم جەناب خۆ مەرجنێ لەسەر مامۆستا هۆنراوان پێ بڵێ بزانم لەسەر شتێکی تر مامۆستا وەچی کەند وایە چەندی لێوەرگەری گەورە دەبی، چەندی لێوەرگری گەورە ئەتوو گڵکەند یعنی خۆڵی وەردەگری لە ئاردەچی چەندی لێوەرگری ئەوەندە ئەو گەورە دەبی. مامۆستاش چەند بدا چەندی لێوەرگری ئەوەندە گەورە دەبی. بێگومان هەستەکەم کە ئەو کتێبە ئەو 6 جلدە کە باسی لەکەی زۆر پڕ بایەخ بێت، زۆر پڕ بێت لە ئەو هەگبەی کە داتناوەشتی زۆری تایە. ئەوە بینەر و خوێندەوارە دەزانیتن. ئەو کتابەش لە وێبسایتی خۆم هەیە نەوزاد بازگرد.net. هەرویستمەوە بڵم لەکوێ ئەبێ دەست ئەوە بە خۆرایی هەر کەسێک دەتان داونلۆدی بکاتن، داونلۆدی بکاتن لە خۆی تەسجیل بکاتن. کتێبێکی ئەلکترۆنی هەیە هێشتا چاپ نەکراوە و چاپش کرایە، ئەلکترۆنیش لە وێبسایتی خۆم دانرایە. هەر کەسێک بێوێتن نەوزاد بازگرد.net.org ئەوانە تێدایتی کتابەکانی من لەوێندەرە هەیە. هەموو کتابەکان دەتوانیتن هەر کەسێک داونلۆدی بکاتن. ئەمە زۆر کەس دێت ئەو کتابانە لە چێ پێ گوتم لە زیفانتە کو لە زیفان گوتم ناو تەلەفۆنتە ناو مۆبایل دەروینە بخینە یان ویستت چاپیکە یان ویست لەسەر سیدێکی دانێ لەسەر فلاشێکی دانێ شتی بکە. بەڕاستی مامۆستا و دکتۆر نەوزاد کاراسانیت کردو بۆی کە کتێبەکە بە ئاسانی بگاتە دەست کەسانی دیکە. با ئەوش بزانم کە من ئەوە وەکو لەسەر کۆنفرانسەکە بگەڕێمەوە یەکە هەنگاوێ بۆ جواوە کۆنفرانسەکە چەند ڕۆژە خاینێت؟ ڕۆژەکە تەنها یەک ڕۆژە خاینێت. چونکو کۆنفرانس چەند کو دەلی بەتەو بیتن چەند
لە 3-4 هۆڵی کۆنفرانسیە ئەوانە توێژینەوە دەکەن هەر کەسێک مقیمەکان دایان بینن دوایە جاوائز عنی لۆیان تەوزیع دەکرێتن بە تەنێ جائزەکەش دەرەجە نییە بە تەنێ جائزەکە هەم مادیە معنەویە علمیشە. زۆر باشە دکتۆر دیسانەوە هەموو ناو بابەتێکی تر با بڕۆین بۆ ناو بابەتێکی تر لە ناو کەناڵ زۆرمان سینگڵ هەیە بێجگە لە کەناڵیش لە دەریشەوە زۆرمان سینگڵ هەیە و تۆش قسەت زۆرە لەسەر سینگڵ و لە سۆشیال میدیاش بڵاوکرێت و نیگەران نابی کە بە ناوی جەنابتەوە ئیسلاحیان بکە زۆر من دەکەن دەڵێم ئەگەر ئەنگۆ ئەوەی زۆر چی جوانی تێدایە زۆر چی ناشێنش تێدایە ئەو شتە جوانەکان بەناوی خۆتان بکەن خۆتان زیاتر دەردەکەون یعنی خۆتان مەشارنەوە لە بن چاکەتی من بۆ خۆتان قسەتان لۆ خۆتان قسەتان باش ئەمڕۆ چیت هەیە بۆ سینگڵەکانی کەناڵمان کێسا لە ستۆدیۆ مەجموعەیەکمان هەیە بۆ وانش کە لە دەرەوە بیست سینگڵەکان بەس هاوسەری بکەن بە زووترین کات ئەوە ئیتر دواهینە ئەی ڤالانتای لە ڤالانتاینا چی بڵێن چی بکەن ئەگەر هاوسەرگی من ڤالانتاین نامێنە دکتۆر لۆ نامێنێ بالعکس لە هاوسەری داخی دەست پێ دەکە ژیانی خۆشەویستی دکتۆر تۆ باوەڕت وایە ئیلا ڤالانتاین بەس هەموو کەسەڵەت بۆ دوو عاشقە وایە تۆڵی نەوانە لەگەر خێزان عاشقنی لۆ نابی عاشق 30 ساڵ 20 ساڵ لەگەلی دەژی ئەگەر عاشقی نەبی ئەو عاشقت نەبیتن خۆشێت نە ئیلە دانشی عاشق بوویکەواتە طبعا عاشق ڕۆژە عاشق لە چ تەمەنێکە عاشق هەموو وەخت ئەمن لە منداڵی و عاشقم شرتنی عاشقی بەز ئافرەت بم عاشقی هەموو ئەو شتە جوانانەمە عاشقی ژیانم آخر من مەبەستم هی ئافرەتە ئافرەت قیناکە ئافرەتش کە وەختی دێتن عاشقاتی نەوعەکە مەسەلەن لە 15 ساڵانە جیران و ئەوی ناسی دەناسی دوای کە دێ زانکۆ شێوازشکەیە بەس عاشقینی هەیە ئەوەیە کە لەگەری هاوسەرگیری دەکەیت دەڵێ خۆشەویستی هەر ئەمێنێ بەڵام شێوازی خۆی ئەگۆڕێ مەبەستەوە تەتەور دەکە عاشقاتیش زۆر سپاس دەکەم دکتۆر نەوزاد ئینسان حتى لە ئاخری ژیانی حتى عاشقی مردن دەبی پێتان سەیرە و قسەوەیە بەس وایە پێم سیر بوو بە نانە هیچ پێ سیر نەبی لە ئاخری عمری ئینسان دەبی عاشقی مردنش دەبیتن چونکە حەز دەکاتن بەسە هیوای تەمەەن درێژی بۆ منش پاسان دەکەم گەنجی وەچونگۆ لێرە دانیشتینە بەڕاستی جێگە شانازیە سوپاسی کەناڵی کەیبیستارش دەکەم بەڕاستی دەرفەتەکی جوان بوو هێوادارم خواتەمەندان درێژ بکاتن سحەتان باش بی و لۆ کەناڵشتان زۆر پێشکەوتی بیتن بەڕاستی خزمەتێکی جوان دەکەن لۆ دروستکردنی کورد و کوردایەتی و کوردستان زۆر سپاس دەکەم بەیانەکەت ڕازاندینەوە دکتۆر نەوزاد باجگەر ئەمینداری گشتی زانکۆکانی جیهان زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر دەکەم خوعافیستان بی زۆر سپاس خێرهاتی سەر بەڵێ لە شاری میلانۆ ئیتالیا ئۆتۆمبیلێک لە جۆری ئەستۆن مارتن نمایشکرا یەکسەر لە دوای ئەو بابەتەوە هاتنە سەر ئەم بابەتە کە زۆر جیاوازە لە یەکتری بەڵام باباس لە نرخەکەی بکەین کە نرخەکەی 3 ملیۆن یۆرۆیە ئەمە ئۆتۆمبیلێکی ناوازەیە لە جۆری ئەستۆن مارتن کە تەنیا 25 دانەی لێ دروستکرا و چەندین تایبەتمەندی نایابی هەیە وەک گۆڕێنی ڕاستە و خۆی ژمارەی ئۆتۆمبیلی و هەروەها لەگەڵ ئەوەشکە گولەنە بڕە و بڵاوکردنەوەی دووکەڵ تەلەفۆنی شاراوە و چەک و لەگەڵ چەندین تایبەتمەندی دیکە ئەم ئۆتۆمبیلە لە شێوەی ئەو ئۆتۆمبیلەیەکە لە فیلمی گۆڵد فینکە لە ساڵی 1964 بەکارهاتووە لە زنجیرە فیلمی جێمس بۆند نرخەکەی دەگاتە 3 ملیۆن یۆرۆ ئەمیش وێنەی ئەو ئۆتۆمبیلێ جوانی عاشقی ئۆتۆمبیلن بەرەسە باسی کرد هەر کەسە عاشقی شتێکە ئەویش ئەوانەی کە عاشقی ئۆتۆمبیلن بە بینەری ئەم بابەتە کاتژمێرەکە و ژووری کۆنتترۆل هەردووکیان ئاماژەم بۆکەن کە پرۆگرامیان بۆمان کۆتایی بکات دووبارە داوای لە بردنتان لەکەینەوە بۆی کە چەند خولەکێک لەگەڵ ئێوە دوا کەوتین لە کاتی خۆی نەهاتین بەڵام هەوڵی ئەوە دەین کە جارێکی ترەمە دووبارە نەوێتەوە زۆر سپاسوانەکەم تام ساتەوەکە لەگەڵ مابوو تا شەممە کە هاوکارم هاژەتان لەگەڵە بێ ئەوم بەخواتان هەسپێر و ماڵەوە